سامانی ورد کاکە سامان پیرۆزبایی لە بۆ قوساوەکە خۆشەویست کافاڵی خۆشەویست بناو ستای پاس بەخۆی دەرکات یاڵا چۆبی بە شان یاڵا ئەوە براکانی ساوە لەکوێیە یاڵا هەلو دەست خۆش دەست ها ئەوە مامەسەعا بۆ لەوێ خۆشەویستان سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش ئێستا بەرنامەیەکی ڕاستەوە خۆمان هەیە بە بۆنەی ساڵیادی برای بەڕێزمان مامۆستا ئالان ڕەفیق نەهایە ئەم بەرنمەیە بەرنامەی کاک جەزا بوو بەزیتر من هەر لە خۆم هەڵایە مەوزوعەکەەوە سوپرایزە بەس دڕای براڕۆ لەو چیەکانەڵی تاوەرە جاران چێک وا نەبوو وەڵا براگرانی ئەمە کاک جەزا بۆی کردوپەلە مەکەوا لێ بدەین باکو هەڵبەت کاک ئالان 23 خەتی ناوە خوا گوناحە ماشەڵڵا جاخۆ 53 ساڵ وەڵا برا من 53 ساڵ بژین 53,000 جار شکوری خواکەم ماشەڵڵا لێ بە جوانیش ماویتەوە و توێتی وازان هینە ئەم شەوازام تەلەفۆنی بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی کرۆ توێتی لۆگۆیەکم بۆ دروستکە بۆ بە بۆنەی ساڵیادمەوە باش تو عیب ناکەی ئاخر خۆ 53 ساڵ و لۆگۆ شتیوات خۆ ئەبێ خۆشەویستان بە ناوی ستافی ڕادیۆی میلی گەڕیان و تەلەڤیزۆنەکانی گەڕیان بە ناوی کاک ئەحمەد خۆشناوەتیشەوە جوانترین پیرۆزبایی لە هونەرمەندی ئەزیز کاکە ئالان ڕەفیقەکەی کاگورانەوە چی کردوسەر بە هیوای ئەوەی ئیشەڵا 53 تر بژی یعنی 106ەکە وەلەو زۆریشە بەزیتر خوای گەورەی ئیشەڵا تەمەنە درێژکە تەمەند درێژ بی ئیشەڵا کاک جەزا دەستی خۆش بێ ئەم دوو تاوەرەکیەکەی بۆ هێناوی بە بۆنەی ئەوە کە دۆلار بەرز بۆتەوە خۆر دەزانی گرانیە جا بۆیە ئەم شتە بچووکەیان بۆ کردووی وەلەو جەنابە زۆر لەوە گەورەتری بەڵام دیتر بەخوا جیفانی جەزا هەچی سەیرەکە مەرەوەی لێ هەڵەکڕێکۆ قوڕی شوێ بکەین بەس ئەمجا بە شێوازی تەپڵیش بۆی دروست کردو شتێکی جوانە بەڕاست زەڕب عەفو زەڕب بڵێ کاکە دیاریجان زۆر بەڕێزی هونەرمەندی ئەزیز و خۆشەویستم کاک جەزا عەبدوڵایەکێ لەو هونەرمەندە دێرینانە بە بۆنەی ساڵیادی کاگالانەوە هاتووە تەوان کاگالان زۆر دەمێکەیە بند بەسەر خەڵکاڵێ وایە تۆزە لەمە پێشەوە نییە بە هادینی ماڵکانی جا ئەوە زۆر هینە لای من ئەمڕۆژ کاک جەزا هاتووە مەجموعەیە بەندی بەسەرا بڵێتەوە دەستخۆشی لە برای بەڕێزم کاکە سروش ئەەکەم ئەوش پشیلە پەلاماریاوە حەز ناکات ببین لێ با بڵێ پشیلەکەی مامە سوورە هەمومانی داغان کردووە یاخوا بە خێر بەی سعیدجیا هەردوو چاوە دەستخۆشی بۆ کاگورهان و کاکە ڕێبازی گوڵ و دڵ کە ئەم بەرنامە نهایان حاضر کرد بە بۆنەی
53 هەمین ساڵ ڕۆژ و هینی کاکە ئالان ئیشەڵڵا تەمەن درێژ بە فتویان بەخوای گەورە ئالان گیان پێشەوە بچمە لای کاک جەزا ئەمەوێ لەم ڕۆژەیە چی بڵێیت یا بۆ خۆت بۆ کەس و کارەکەت بۆ ستافی ڕادیۆی گەڕێ سەرەتا پێشەکی بە ناوی برای بچووکی خۆتان ئالان ڕفێق سپاسی تەواوی میدیاگەڕیانەکەم چاوێک بێکیان ماچەکەم سپاسیانەکەم بەڕاستی من خزمەتکاری ئەم رادیۆ تەلەڤیزۆنە هەتا بۆم بکرێت بە خوێن و بەدڵ لەگەڵیان سپاس بۆ تەواوی هەموو برادەران ناوی یەک بە یەکتانێنم مەمنونتانم سپاستانەکەم خواتە من با لە خزمەت هونەری میلی کوردیا بم بە شانازی وەڵایە خواتەمەنت درێژ بێت تۆ بە هەردوو جۆرەکەی هەم بە زەڕبەکەت و هەم بە گۆرانیەکانت تەمەنێکە خزمەتی هونەری میلیەکەی 3 ساڵیشە لە گەڕیان میدیا خزمەت دەکەی من دەستخۆشی لێ یەکەم بە ناوی ستافی گەڕیانیشەوە چاوێک بێکتان ماچەکەم ئیشاڵڵا تەمەن درێژ بی لەگەڵیەوە ئیشاڵڵا شتیوان بەخوای گەورە ئیشەڵڵا ئەم ساڵە لە هەموو ساڵەکانی تر خۆشترە بێ وەلەو بەخوا قەیرانی دارایی و دۆلار ئاوا بکە ئەشۆبیلا بەس خۆش نابێ بەزیتر خاوەنی گۆرانی بردی کاگالان یەکێک لەو گۆرانیە خۆشانەی کە لە ناو کللتوری هونەری میلیە هەتا ئێستا ماوەتەوە مێژوویەکی هەیە ئەڵێ ئەی بردی یادی تۆزێکمان بەرێ بە قوربانی خۆشی ما بە ئارام دەزانم دڵم بەردی خۆشی کاکە ئارامە وەی دڵم دادۆ بردی ئەی بردی وڵا هێرۆ با بردی ئایە دەرگەکە سالار دەزانم گەر لێمەدی منی ساشی بۆ دەڵێم بەهادیری مەڵکەتی منی ساشان بۆ دەڵێم بەهادیری مەڵکەتی لای هونەرمەندی ئەزیز هونەرمەندی بەڕێز کاک جەزا عەبدوڵڵا هونەرمەندی دێرینی کوردستان و شاری سلێمانی کاک جەزا تۆ بۆ کاگالان مایکەکە هەڵگرە عەزیەت نەبێ خوام کاوە سیاقڵ بۆ کاگالان و بۆ ئەم ڕۆژە کە کاگالانی تیا لەدایک بوو سەرەتا دەستخۆشی لە کاکە جەلالی خۆشەویستەکەم سپاس بۆ بەرنامەکەش سپاسی ئەم کەناڵە خۆشەویست سەرژەکەم هیوادارم هەمیشە هەر لە پێشکەوتن و سەرکەوتن نابن سەرکەوتن هیوادارم سەرکەوتوتر بن دەست و چاوە خۆش بەڕاستی جێدەستان دیارە کاگالانی خۆشەویستیش کاگالان هاوڕێی دێرینی خۆمە هەڵبەت من ئەمە وەکو سوپرایسێ وا بۆ من هاتمە بازارڕێ کاژ لەوە بزار جەنابی شتم بینی لێوێ برای ئەزیزی منی وەڵا خۆشحاڵ بووم دەمێ بوونەم بینی قوربانە بوو من کە ئێمە بازارڕەکە بەڕاستی کەم ئێمە بازارڕەکە بەڵام ئاوا یەممە بازارڕەکە لە بەرەوەی کە ئەم برادەرە کۆنا نابینمەوە مەجموعەکان زۆر خۆشحاڵە بم هەر لە بەرەوە شەکە تەرکێ و بازارڕم پێ ناکرێ و هەمیشە لە خزمەتان هابم وەڵام مامەسا و بازارڕەوە کوچگەرە وایە ئەگەر تەرکیشیکەیەکەی بەپای ئەمەی کاگالانی نەژێتە بازارڕەکە بێ بچیتە لای شاخانەکەی سوورەوە مەجای وایە هەر ئەبێ دووکەڵێ بکەیت یاخوا بەخێر بێ کاک جەزای قوربانم کاک جەلال جا کاگالانیش خۆشەویستە بەڕاستی هەتا ناتمێرە نەمزانی کە یادی 53 ساڵی تەمەنێتی خوا تەمەنی درێژکە ئیشەڵا 56 وەکو تۆ فەرموو 66 ڕقمێکی جوانی شەکاک جەلال ئەمێ هەرێ تایەکی لۆریشی بۆ سووتێنم لە لای ماڵەوە کێشەی یاخوا بەخێر بێ کاک جەزای گیان ئەوە ستافی ڕادیۆی گەڕیان برای بەڕێزی ستافی ڕادیۆی گەڕیان یەک قاتی شاڵی هین بەس تەقلیدەکەی چکا بەخوا ئەسڵیەکەیمان پێ ناکرێت 5 وەرەقەی تێچێ پێشکەشە بە کاگالان بۆ ئەم ڕۆژە جوانە و لە 23 ئیشەڵا لە کەرنەڤاڵەکە لە بەری سپاس بۆ دیارەکە بەس ئامەزاوەکە وتم تەقلیدەکەیەتی دوای گلەیمان لێمەکە بەخۆدان کاک جەزا گیان با بچینە لای بەرهەمێکی کاک جەزا و دوایینەوە خزمەتە فەرموو هەڵبەت گۆرانش کاکە جەلال گۆرانێکی فۆلکلۆرە و گۆرانێکی نەمرە ئەبێ بڵێم نەمرە لەبەرەوەی هەمیشە کە لە تەلەڤیزۆنەکانە لێت دێتەوە یادگاری زۆری لەگەڵا بۆیە پێم خۆش بم گۆرانی پێشکەشکەم بە کاگالان هاي لمنال ومنا شردك سامية هاي لمنال ومنا شردك سامية والمدى بويني منا هرمي قلامية
دڵی نۆبووکی جوانێ زاوەلی داویە ئەزانی ئێستاش بینە لە زاران زیاتر ئەزانی ئێستاش بینە لە زاران زیاتر دڵ بۆ دەسووتێ وەرە وەک پشکۆ یاگەر دڵ بۆ دەسووتێ جوانێ وەک پشکۆ یاگەر ئای لە میناوەی مینە شەردەکە جانێ ئای لە میناوە مینە شەردەکە جانێ گوڵمە بە وێنەی مینە هەرمێ گوڵاویە گوڵمەدە بە وێنەی مینە هەرمێ گوڵاویە ميخانة هجومي كمنيا يا رب شو سفر الصبر وآرام منيا بابو بيانو بيه مقرا دي سنات وتسرم بابو بيانو بيه مقرا دي سنات وتسرم بوم بني سيري راود شكاندر دستور بيم بوم بني سيري راود شكاندو تدستو بيم بوم بني سيري راود شكاندو تدستو بيم هيا دربك قالان بيم خوشة بي الظلم هيا دربك قالان بيم خوشة بي الظلم وانا بيه روحم بقربان بيه بسر دشتو ببنا خيمتي تواونا بيه مقربم بسي ساوي دنا كرازينا بيه دياري بقشتي ليدا بابلم دست خوش بيه هربي بلا بي الويس يا ربي لمن بيه بو جلال قوليا بو جلال قوليا بدردو بي بلا بيه ياتي آلان رفيقات وصا صالي عمر بيه وي
دەکەم بۆ ئالان ڕەفیقا پیرۆزبایی لێ دەکەم والله ڕاستەکە مامەسا دیاری یەک تۆز بەرزە لەپڕبێتە مۆزوعەوە جەلاژیان باڵەوانەکەی دەستی خۆم نییە هەروەشی لێ ڕاستی بۆ ئەم دەقەیە دەست خۆش بە مامەساجیان بەسی نەکورە داماوە بە شەرەفم وەکووا بێت لەم فەسڵەیە بەیانیان سیارە گەرم نەکەی سلف لێیت و بڕۆی کاکە تۆ هیچ نەبێت لە سۆڵەوە پیای بەهاتی تا باوکم دەست و دەمە خۆش بێ کاک جەزایەک عیبی نەبوو نانە بەخوا چاکیڵە یەک کێشەی نییە خوا دەست خۆش بێ خۆشەویستان ئەی ئالانجانکەی بیبڕین وەمانە نایبڕین باوکم بابی بڕێ برا بیبڕە و نانا بە شتانەی تیانە لە ئێرەمان بۆ پا نابێتەوە جنا کێشەی نییە با کوڕەکانیش بن کاک جەزا فەرمون کاکە چاقۆی لێ ڕێزان کوڕە خۆی پێ ناکوژێ براکێکی پێ کاک گۆران زۆر بەخێر بێ عید میلادەکەی مامەساالان بوو بە هۆڵی شایی قەڵەباڕۆ هێت یاڵا باوکم کوڕەکان حازرکەن ئالانجیان لەم ڕۆژەیە چی خۆشیێتەوە خەیاڵە ها با بڵێن شتێکی بەسەر هاتێکی خۆشی خۆ کورە ناخۆش بێ خۆش وڵی کاک جەزاجان خۆش و ناخۆش هەر بووە ئەوە فەرقمان نییە بەڵ خۆشیمان مامەسا جەزا لە ساحەی شەڕایە کورە کاکە شتێکی نایلۆنی بۆ بێ من داماوە بابی بڕێتەوە شم شێری ئەی بۆ ژانی پلاشتۆپێکی بەخۆ ئەو کوشت کاکە ئابە وازم بەقیز بێدان والله يتي كنال خرابي باب الرواية من نسيني تورا تو برا قبري والله جزا ما قرشتيكش مع موداني ماما صالويس بخير بي ورا ماله وباوكي ورا ماما صديق اي افرم كاك ريباس كاك ورا بخوا خوشي شنيه اي بياني عيد ميلادي كيه واه گۆران گیان بابێ
لەوەش ڕێک بوورە دەست و چاو هونەرمەندی خۆشەویست و ئەزیز کاک ڕەسوڵ ئاوارە هونەرمەندی دێرینی شاری سلێمانی کاکەم کاتتان باش هەموو کاتە باش ئاوارە گیان سوێنی برا باشی بە قوربانم سپاس دەکەم جەنابە باشی پێ بەرنامەیەتان لێکم دەستان خۆش بێ بە قوربانم زۆر مەمنونی هەروە پیرۆزبایی لە کاگالانی گوڵ و دڵەکەم تەمەنی درێژ بێ ئیشەڵڵا ساڵیادی پیرۆز بێ ئاوار گیان کاگالان گیانەکەم ئەو بۆ قسە ناکە کاکە دەدانێ کێکەکە دانێ من لە خزمەت هەم ئاوەرە جان سوپات وە پیرۆزبایەکە و وەڵام نەوێژی ساعەتی خۆی وەرگێ داماوە خۆ ئالان جانە بێ پیرۆزبایی لە من کەی تۆ خێر ئەی من و تۆ یەک تەمەن نین ئای ڕەحمە لە دایک و باوکە ئیشەڵا تەمەن درێژە بین بەیەکەوە ئیشەڵڵا ئیشەڵڵا تەمەن درێژ بی کاگالان گیان قوربانی تۆ ماوەرە گیان وەڵا تۆش باکی تاچێکی 4زاریشمان بۆ تۆ هێنا خۆ چێشەمان داخۆ پێی نەوت و مەڵای گلەی لە هەردووکتان بێزەلا گیان لە کاگەلانیش لە تۆش دەی بەخوای گەورە نەمزانیوە ئاوەرە گیان تەمەن درێژ بی ئیشەڵڵا بڕوا بکە هاتم دەست و دەموچاوێک فڕم هەڵیان نامەژوورەوە هەر ئاگام لە یەکشت نەبوو بەخراتنی و نەرمەندی خۆشەویست کاکە جەزا عەبدوڵڵاکەم یەخوا بەخێر بێ دەست و دەمی خۆش بێت ئەم درێژ بێویش هەروە کاکە دیاری گوڵ نازام زەرب لێرەکەتان کێ نەمبینیوە کاک سرود مامە سەعەیە کاکە سروش ئۆی کاکە سروش دەستی خۆش بێ یاخۆ چاوی مازەکەم برای گەورەی بە ناوی ئەویشەوە ڕێزمان هەیە یانی سوێنتان خوارەوە دەری نەخەن لە کامێرە دەرنەچێ ها بە قورئان خۆ بووام منیش دەرنەچوومایە بەس کاگوران تۆزە میکیاجی بۆ کردمە جینا منیش دووسێ پاڵام پێوەیە کاگەلانی خۆشەویست دەکەم تۆش دەست خۆش بێ و سەرکەوتو بن ئیشەڵڵا قوربانم سپاس بۆ پەیوەندەکە و ئاوەرە گیان سپاس بۆ هونەرمەندی ئەزیز سەرکەوتو بن ئیشەڵڵا خوا گەیلەتان لێ سپاسانەکەم ئەچینە لای گۆرانێکی دوو قۆڵی کاکە جەزا و کاکە ئالان کاگەلان لەم ڕۆژەیە بێ هەر شتێک بڵێ باوکم خۆ نابێ ئاخر ئاوە مامەسا چی؟ دا ئەمەوێ ڕایگەین بۆ خاتی ئەو پێغەمەرە 100 ساڵە تەمەەن بێ زۆر سپاس کاک جەلالی گوڵ و دڵ لەگەڵ ئەو هەموو بەڕێزای و بەخۆشمەوە ئیشەڵڵا تەمەەن بەگشتی خی گەورە ئەم ساڵ بک بە خێر و بەرەکەت بەسەر تا بارێ و گەڵاب بێتەوە بە 48 و ئەو نبینیتەوە دەتو آخر بێڵە باکم بۆ نایبینەوە کاکە خۆ ئەمە بۆ بوو بە شاست ئەیش بێتەوە بە چلوەش دوانێ مامە سعید دەستخۆشی بۆ کاکە سروشتی ئەزیز عزیێتمان نای زۆر زۆر سپاس دەکەین سپاس بۆ کاکە دیاری باڵەبان گوڵەکەی گەڕیان چاوی کاکە هەڵوێست و کاکە گۆران و کاکە ڕێباز و کاکە بورهان و کاکە جەزا و حەچی کاکە یکەم کورە ئامانج و بەخوای تر خۆ بڵێم چی و مەمنونی کاکە جەزا عەبدوڵڵاین کە ئەمڕۆ عەزیەتی کێشە بەزیتر کە ڕۆشتیتەوە تۆزە نیوەنمەکی لێ بنێ بەخوازم تەفلیقان ئەزانم خەتایەوە ئالان گیان ئەخیر وتەی 53 هەمین ساڵ ڕۆژی جەنابە با بڵێن لە دایک بوون بۆ گەڕیان و بۆ هەموو بینەران و بیسەرانی بەڕێز من زۆر بە تایبەتی چاوی یەک بێکتان ماجەکەم ڕێز و حرومەت مێ بۆ ئەم ڕادیۆ جوانە ئەم تەلەڤیزۆنە جوانە هەتاکو هێز لە جەستەما بێ من بە خوێنەوە دڵ لەگەڵ ئەم ڕادیۆ تەلەڤیزۆنام ئەی ئافری سڵاویشی بێپانم بۆ کاک جەزای ساس بەڕێوەبەری گشتی سپاس بۆ کاک جەلال گۆڵەیی با قوربانی ئەو دڵۆڵانێ کاک جەزا عەبدوڵڵای هونەرمەند بۆ مامۆستا دیاری بۆ کاکە سروشت بۆ کاکە ڕێبازی بەرز و بەڕێز بۆ شێخ بورهانی شێخەکان چاوی یەک یەکتان ماجەکەم بۆ کاکە ئامانج بۆ کاکە گۆران هەورامی بەڕاستی ئەمڕۆ زۆر خۆشحاڵتان کردم خوا تەمەنی هەموو لایەک درێژ بکە و هەر بە شادی و کامەرانی بمێنەوە زۆر سپاس بۆ هەموو لایەکتان چاوتان ماجەکەم ئامین ئەجمعین ئیشەڵڵا خۆشەویستان هەتا عیدی میلادێک و لەدایک بوونێکی تر مانگی چەند
مانگی چواریش دانەیەکی ترمان هەیە و بەس ئەو کێکە یەک تۆس بچووکترکەنەوە زۆر گەورە بوو. لێرەیە نەفلیقاندنی ئەم بەرنامەیە بەخوای گەورەتان ئەسپێرین و خوێحەویست فەرمون برای بەڕێزم فەرمون. شد میره به اصول